باز لە ڕۆڵی ڕێکخراوی پیشەوی و دیموکراسیەکان لە گەشەی کۆمەڵگایە ئەکەین. هەمیشا وتومانە ڕێکخراوەکان بە شێوازێ لە شێوازەکان کار و پیشەیان ئەوەیە کە بتوانن ڕۆڵێکی بەرچاویان هەبێ لە گەشەی کۆمەلگایە. هەمیشا بینی کە هەر تاجێکمان لەناو ئەم کۆمەلگایە ڕۆژانە پیشەیەکمانەیە، کارێکمان هەیە، بەڵام گرنگیشە تێبگەین لەوەی کە کۆمەڵێ دام و دەستگاوت، کۆمەڵێ ڕێکخراو هەیە، کۆمەڵێ بنکەی تایبەت هەیە، ئەمانە پیشەکانیان چیە، خۆی لە چیا بینێتەوە. جا لەم چەوچێوەشە کۆمەڵێک کەسیشمان هەیە وەکو نووسەر، کەسی ئەکادمی، چۆن لەسەر ئەم بابەتانە وردەکاری ئەکەن، چۆن بۆ نمونە ئەچنە ناو بابەتەکەەوە بە قوڵی و ڕۆڵەکانیان چییە، و پیشەکانیان چییە، و ئەرکەکانیان چییە، و بەشەکان چۆن لێکتر جاب کرێتەوە، و ئەمانە چۆن کۆکرێتەوە لە دووتوێ کتێبێکە کە بتوانین ئێمە ئەگەر بۆ هەر بابەتێک ئەڕۆین ئەمانەی هۆشیاریمان هەبێ، زانیاریمان هەبێ، بشتوانین لە ڕووی ڕێکخراوەکە پیشەیەکان و ئەوانەی پێیوەستن بە گەشەی کۆمەلگاوە بتوانین ئێمە لە دووتوێ کتێبەکە کە لەبەر دەستمانابێ بیخوێنینەوە. هەندێک خاڵی ورد هەیە لەوانەیە ئێمە پێمان نەگەشت بێ، بەڵام لەم کتێبەیە وە چەند کتێبێکی کەش ئێمە توانین زانیاری زیاتر وەرگین. بۆیە باسی ڕۆڵی ڕێکخراوەکانەکەین بە تایبەتی و ڕێکخراوە پیشەیە دیموکراسیانەی کە لە کۆمەلگایە بوونیان هەیە و پەیوەستە بە گەشەی کۆمەلگاوە و باسێکی ئەم کتێبەشەکەین. ئەوش بە میوانداری زۆر زۆر بەڕێز کاک نەوزادی مهندس وەکو نووسەرێک کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای میوانە. کاک نەوزاد زۆر بەخێر بێت، بەهاری باش، سپاس بۆ ئامادەبوونە، بەیانیەوە شوون بینەرانیش باش. دەستخۆشی لە یەکەم سەرەتا بۆم کتێبەش و هەمیشە تۆ ڕۆڵێکی بەرچاوتە بووە لەوەی کە چەندین کتێبی تر هەیە لە بوارەکانی ترا و پەیوەست بووە بەوەی کە لە مێژووی ئەم شارە و هەندێک ناوچەی تری ئەم شارە و هەندێک گوندی ئەم شارەکە تۆ خۆت هاتووی بە شێوەیەکی زۆر باش لە کۆمەڵی سەرچاو و چاوپێکەوتنەوە هەر خۆم و خۆش گفتوگۆمان کردو، زیندوت کردوێتەوە و خستوتە دەناو قوتێبخانەی کوردیەوە. ئەمەش بەشێکی ترە کە بتوانین بڵین بۆ ناو کتێبخانەی ئێمە زەرورە و گرنگە. بەڵام سەرتا بەڕێ بچینە لای کتێبخانەکان، کتێبەکە و کتێبخانەش بۆی کە بتانین چه سوودێکیە، ڕۆڵی ڕێکخراوەکان چییە لە گەشەی کۆمەلگایە؟ بەڵێ زۆر سپاسان دەکەم بۆ ئەم بەسەرکردنەوەیەوە خوێندنەوەی کتێبەکەم. بەڕاستی ناونیشانی کتێبەکە لەو بیرۆکەیەوانێ سەرچاوی گرت کە خۆتان دەزانن ئەم قۆناغا و ئەم سەردەما کە دنیای پێدا تێپەڕ دەبێ و کۆمەلگای مرۆڤایەتی پێدا تێپەڕ دەبێ زۆر جیاوازی هەیە لە کۆمەلگاکان لە قۆناغەکانی سەردەمی پێشووتر. قۆناغەکانی پێشووتر ئەگەر حیزبە سیاسیەکان، سەرکردە سیاسیەکان، سەرکردە کاریزماکان، دەوڵەتەکان ڕۆڵیان هەبوو بێ لە بڕیاردان لە چارە نووسە سازەکانی کۆمەلگاکانیان، لەم قۆناغەدا بەڕاستی ماوەی 100 ساڵ دەبێ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی یاخود ڕێکخراوەکە سەندیکایەکان، پیشەیەکان، دیموکراتیەکان، ناحکومیەکان ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەیە لە ژیانی کۆمەلگاکانە بە شێوەیەکی ئەرێنی زۆر باش. بە شێوەیەکی گشتی هەموو ئەو کۆمەلگانەی کە کۆ دەکرێنەوە لەژێر چەتری کۆمەلگای ڕێکخراوی مەدەنی، تەبعاً کۆمەلگای ڕێکخراوی مەدەنی وەکو چەترێکی گەورە وایە، هەموو ڕێکخراوە سەندیکایە کرێکاریەکان، پیشەییەکان، ناحکومیەکان، جەماوەرەکان لە خۆ دەگرێ، پێکەوە هەمویان لەژێر ئەم چەتریا بە ناوی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنیەوە کار و چالاکی خۆیان دەکەن لەناو هەموو چین و توێژەکانی کۆمەلگاکاندا. ئەم ڕێکخراوانە گرنگیان چییە؟ بۆچی دروست بوون و زەرورەتی قۆناغ یاخود زەرورەتی بوونیان چییە؟ خۆتان دەزانن کۆمەلگای مرۆڤایەتیەکان بچووک بێ یا گەورە، دەوڵەمەند بێ یا هەژار، لە چەندین چین و توێژ پێک هاتووە. ئەم چین و توێژانە هەر یەکە بەرژەوەندی خۆی هەیە، داواکاری خۆی هەیە، داوای مافەکانی خۆی دەکات. بۆیە ئەگەر خۆیان کۆ نەکەنەوە لەژێر چەتری ڕێکخراوێکی تایبەت بە خۆیاندا ناتوانن داواکانیان بگەینە دەسەڵات و بیگەێنە ناو جەماوەری خۆیان. بۆیە بەڕێی من زەرورە و بوونی ئەم ڕێکخراوانە کە وەکوڵێن بوونیان لە ناو کۆمەلگا زەرورە بۆ کۆکردنەوەی چین و توێژەکانی خۆیان. ئەم ڕێکخراوانە بە شێوەیەکی گشتی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی 4 پرەنسیپ هەیە کە کاری لەسەر دەکەن، یا 4 بنەما هەیە کە کاری لەسەر دەکەن و پێیان دەناسێنەوە. یەک لەوانە ئەم ڕێکخراوانە هەمویان کاری بە کۆمەڵ، کاری بە پێکەوەی دەکەن. باشە بەبێ جیاوازی نەتەوە، ئاین، مەزهەب، ناوچە ئەوانە. بۆیە ئەمە کارێکی زۆر باشە. دوو بنەماکانی دیموکراتیەت، مافەکانی مرۆڤ، سەروەربوونی یاسا، ئازادیەکان و هاوڵاتی بوون لە ناو دەوڵەتێکی مەدەنیا، ئەمانە ئەچەسپێنن لە لای تاک و کۆمەڵ و خێزانەکان. صفەتێکی کە یا بنەمایەکی کە بریتیە لە هەموو ئەم ڕێکخراوانە دەبێت قازانجنەویستن و خۆبەخشن. ئەمە هیچ کاتێک ئەوان بە دوای پارە و سەرۆت و کۆکردنەوە و مەساڵحە ناگەڕێن. خاڵێکی زۆر گرنگترەوەیە هەموو ڕێکخراوانە صفەتێک لە صفەتەکانیان هیچ کاتێک لە دروشمیان یاخود ئامانجی تەکنیک و استراتیژیان بریتی نییە لە گرتنەوەی دەستی دەسەڵات.
لە ڕێگەی کۆکردنەوەی جەماوەر و چین و توێژەکانی خۆیان بەڵکو هەمیشە خۆبەخشانە کار دەکەن. یەکێک لەوانەی کە زۆر جار باسەکرێت بۆ ئەم ڕێکخراوانە سیفەتی دەڵێن ڕێکخراوی دیموکراتیکی جەماوەری ئەوانە ڕێکخراوی دیموکراتیک ئەمانە بۆ خۆی سیفەتەکان ئەوەیە ئەبێ بە شێوەیەکی دیموکراتی پێک بهێنرێن بەڕێوە ببرێن و ئەو کەسانی کە بەڕێوەی دەبن بە هەڵبژاردنێکی دیموکراتیانە بێنە پێشەوە ئەمە سیفەتێکی دیموکراتیانە بڕیاردان لەناو ئەم ڕێکخراوانەیە دەبێ بە جەماعی بێ و دەستەجەمعی بێ بە شێوەیەکی دیموکراتی بێ خۆسەپاندن نییە لەمانەیە ئەمە سیفەتی ڕێکخراوەکانە جا بۆ ڕوونکردنەوەی زیاتر ئێمە ڕێکخراوی سندیکایی کرێکاریمان هەیە کە جیاوازن لە ڕێکخراوە پیشەیەکان ڕێکخراوە سندیکە کرێکارەکان ڕێکخراوێکی کرێکاری ئامانجیان بریتیە لە داواکردن سندنی مافەکانی کرێکاران مافەکانی کرێکاران تۆ سیر مەکە ئێستا لەم قۆناغەمانە کرێکاران مافی زۆریان بەدەستێناوە لە ساڵانی ڕابردوو کاتێک لە ساڵی 1920 لە بریتانیای ئەو کاتیای یەکەم کۆمەڵی ڕێکخراوی پیشەیی بەناوی بەرگ درۆکان و دامەزرا کرێکاران لە کارگە پیشەسازەکانە مافیان زۆر خورا بوو سەعاتی کارەکان زۆر دوور و درێژ بوو پشۆکانیان نەبوو بیمەی بێکاری نەبوو بیمەی تەندروستی نەبوو بیمەی خوێندن نەبوو هەلی یەکسان نەبوو بۆ کار هەموو ئەمانە خەباتی ویستۆ تاگەیشتنە تا ئەوە و خۆشتان دەزانن لە ساڵی 1986 لە کارگە پیشەسازیەکانی میریلاندی شیکاگۆی ئەمریکادا ئەوە بوو توندوتیژی لێکەوتەوانێ و قوربانی لێکەوتەوە و لە دوای ئەوە کرێکارەکان و بزوتنەوەی کرێکاری لە جیهاندا یەکیان کرد و ڕۆژی یەکی ئایار بۆتە ڕۆژێکی جیهانی کرێکاران و لەلایەن دنیاوە بزوتنەوەی کرێکارەکان لە جوغزی وڵاتەکان دەرچوون بوونە جوغزی نێونەتەوەیی و نەتەوەکان بۆیە شعارەکەش گۆڕا کرێکارانی جیهان یەک بگرن. بەڵام ڕێکخراوە پیشەیەکان وەکو ئەندازیاران پارێزەران پزیشکان کارمەندانی تەندروستی هەموو ئەوانی کە توێژ و چینەکانیکە ئەمان ئامانجیان بریتیە لە سندنی مافەکانی پیشەیەکی تایبەت بۆ نمونە ئەم ڕێکخراوی ئەندازیاران بگرین یا پزیشکان بگرین دەبێت هەمووان پزیشک بن یا ئەندازیار بن و خاوەن بڕوانامەیەکی تایبەتی بوارەکەی خۆی بن چونکە ناکرێت پزیشکێک مهندسێک لە ڕێکخراوی کرێکاریە کار بکە یا کرێکارێک لە ڕێکخراوی پیشەسازیە کار بکە لەبەرەوەی ناتوانێت ئاوات و ئامانجا داواکاری و مافەکانیان جیاوازن لە یەکتری و ئەرچی ڕێکخراوە پیشەیەکان بریتە لە ڕێخستنی بواری پیشەیەکەی خۆیان و بەرزکردنەوەی ئاسی و شیاری تاک و کۆمەڵ و ئەندامەکانی خۆیان بەم شێوەیە جیاوازیەک هەیە تەمان هەر بوو ڕێکخراوی سندیکا کرێکار و پیشەیەکان جیاوازیەنیە لەگەڵ پارتە سیاسەکانە پارتی سیاسی تۆ خۆ دەزانی مەسئولیەتێکی گەورەتری لە سەرشانە لە بەرامبەر سەرتاپای چین و توێژەکانی کۆمەلگا لە ڕووی سیاسی کۆمەڵاتی ئابووری ئەمنیەوە بۆیە ئەرکێکی قورستری لەسەرا و پەیڕە و پرۆگرامی هەیە و خاوەن بیر و باوەڕێک و ئایدۆلۆژیایکی سیاسیە و ئەندام تیادا ئەندام دەبێت بیر و باوەڕی هەبێ بەو بەرنامە و پەیڕە و پرۆگرامەی حیزبەکەی و کاریشی بۆ بکا بۆ بەدیهێنانی و حیزبی سیاسی ئامانجێکی بریتیە لە گرتە دەستی دەسەڵات ئەمە جیاوازە گەورەکەی لەگەڵ ڕێکخراوە پیشەوی دیموکراتیەکان بۆیە کۆمەلگای کوردەواری خۆشمان خۆشبەختانە لە ساڵی 91ەوە بە تایبەتی لە دوای ڕاپەڕین و دامەزراوی حکوومەتی هەرێمی کوردستان و تا ئێستا ژمارەیەکی زۆر گەورە هەن بەپێی ئامارێکی ساڵی 2019 لە هەرێمی کوردستانە نزیکەی 4600 ڕێکخراوی پیشەوی و سندیکایی و جەماوەریمان هەیە. زۆر باشە کەواتە کاگنۆزات ئەو ڕێکخراوانەی کە هەن تا چەند گرنگە ئەو کەسانەی کە کاری تیاکەن چێن کاری تیاکەن ئێمە زۆر جار کە ڕێکخراوێک دروستە بێ ئەوی کە بە ڕێز ئاماژەی پێیوەستە بە تەندروستیەوە ئەبێ کۆمەڵێک کەس بن لەو بوارەیە زانیاریان هەبێ کەسانێک بن پیشەوەرەکە بەباشی بزانن و کەسانێک بن بتوانن لێ هاتوش بن چونکە بوونی ڕێکخراوەکان پێویستی بە کەسانێک هەیە کە بتوانن داوای مافەکان بکەن کە بتوانن کەسانێک بن بە دوای کێشە و گرفتەکانە بڕۆن و زۆر جاری ئێستا وای لێ هاتۆ ڕێکخراوەکان ئێمە باسی تیمەکەین کاڵێن تیمیش پێویستی بە لیدەرە یعنی پێویستی بە کەسێکە بەڕێوەی بەرێ تا چەند ئەم بنەمایانە لە ناو ڕێکخراوەکانی ئێمە بوونی هەیە کە بتوانین کەسەکانیش بەشکەی لە ناو ڕێکخراوەکە من بۆ چ بەشێکە توانم گفتوگۆی لەسەرکەم کاگنۆزات بۆ چ بەشێکە توانێت گفتوگۆی لەسەرکە کە ئەمانەمان هەمووی بەیەکەوە کۆکردەوە دوات جار لە چوارچێوەی تیمەکەمانە گفتوگۆی لەسەرەکەین خاڵە لاوازەکانەیە پێش کاری لەسەر بکەین خاڵە ئەرێنیەکان بتوانین چۆن زیاتر پارەی پێ بین ئەمانە پەیڕەوە کرێ لە ناو ڕێکخراوەکانی ئێمە خۆی سەر ڕای ئەوەی کە باسمان کرد ڕۆڵی ئەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە پیشەوی سندیکای جەماوەری و ناحکومیەکانەوە ڕۆڵێکی زۆر ئەرێنی زۆر باشن خاڵی زۆر باشیان کردو یەک لەوانە مەسەلەن لە دوای ئێمە باسی کۆمەلگای کوردەواری خۆمان بکەین لە دوای ڕاپەڕین و دروستبوونی ئەم ڕێکخراوانە بوونەتە هۆی ئەوەی کەوا وەکو وتم وشیاریەکی
تاک خێزان کۆمەلگا چێ بکەن لە ناو هەمومانە بە مافەکانمان بە داواکاریەکانمان هەرێکە چین و توێژەکانی خۆی ڕێگەی ئەم کۆمەلگا و ڕێکخراوانەوانێت توانراوە پەیوەندیەکی تونتۆڵ لەگەڵ ڕێکخراوە نێونەتەویەکان و ناوچیەکانە دروستکە بۆ پیشاندانی کەلتوری کورد باشە جارێکیکە وەکو وتمان بوونەتە هۆی ئەوەی کەوا تاک خێزان هەمومان لە بنەمای دیموکراتیەکان ئازادی دادپەروەری یەکسانی جێندەری هەموو ئەوانە بە باشی تێبگەین و ئەمە خاڵی زۆر باشن بەڵام وەنەبی ئەم ڕێکخراوانەش دوور بن لە ڕەخنە دوور بن لە کەم و کوڕی یەکێک لەو خاڵانی کە جەنابەت باست کرد بەداخەوە هەندێک لەو ڕێکخراوانە یاخود زۆری شەرشیان ئەتوانی بڵێن لە کەسان یاخود لە کادری پێگەشت و تێگەشت و وشیاری زۆر باش ئەوە خەمڵی و لە بوارەکەی خۆیان نابرێن بەڕێوە ئەمە یەکێک لەو خاڵە لاوازانە کە زۆرێک لەو ڕێکخراوانە نەیانتوانیوە کاروانەکە بگەنە دوامەنزڵی خۆیان بە ئاوات و ئامانجی ئەو هەدەفەی کە پێی دامەزراون بگەن نەتیجا لەبەرەوەی بنەمایەکی کۆنکرێتیان نەبوو لە تێگەیشتن و لە سروشتی کاری ڕێکخراوە دیموکراتیەکان و ناحوکمی و جەماوەریەکان بۆیە هەندێکشان بەداخەوە جایەکێک لە خاڵەکان کە باسم کرد پێشتر پرنسپێک لە پرنسیپەکانی و ڕێکخراوانە قازانجنەویستە و بەرژەوەندینەویستە و بە دوای هەڵپەکردنی سەرۆت و سامان کۆکردنەوە نییە بەداخەوە هەندێک لەو ڕێکخراوانە تووشی ئەو هەڵەیە بوون وایان کردووە ئەم ڕێکخراوانی کە دایان مەزاندووە کردوانە بە سەرچاوی ڕست و خۆشیێن و بژێوی ژیان و خێزانەکانیان کامە کارێکی هەڵەیە لەبەرەوەی ئەم ڕێکخراوانە ئەساساً بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بە کەرتی گشتی و چین و توێژەکانی خۆیان دامەزراون بۆیە هەند لەو بنەمانە جا هەر ڕێکخراوێک کە لە بنەماکان لایدا دەبچێتەوە بچووک دەبێتەوە ناتوانێت کارە ڕەسەنەکەی خۆی جێبەجێکە یەکێک لە خاڵەکانی کە بەداخەوەکە ئەمە بازەکەم لە کوردستان و لە زۆربەی وڵاتانی ناوچە کشراوەیە ئەم ڕێکخراوانە لەبەرەوەی سەرچاوی داراییەکی باشیان نییە و ناتوان پەیدای بکەن وەکو ڕێکخراو نێونەوتەیەکان پەنایان بردوێتە بەر زۆر لایەن بۆ دەستخستنی ئەم سەرچاوانەیەک لەوانە حیزبە سیاسەت دەسەڵاتدارەکانە کامە بۆ خۆی هەر ڕێکخراوێکی بەڵێ ناحکومی بێ جەماوەری بێ ئەوە بێ کە بووە پاشکەوتە و دواکەوتی هەر حیزبێکی سیاسی ئیدی سەربەخۆی خۆی لە دەستدا لە بڕیاردان لە هەڵسوکەوت لەبەرەوەی ئەبێ پیادەی سیاسەتی ئەو حیزبە بکە کامە بۆ خۆی دەبێتە هۆی زیانێکی گەورە بە ڕێکخراوەکە یاخود دەستێوەردانی ڕاستەوخۆی حیزبە سیاسیەکان بۆ ئەوەی جەماوەری دەنگدەری خوان و بۆ هەڵبژاردنەکان لە ڕێگەی ئەم ڕێکخراوانەوە کۆبکەنەوە جارێکیکە بە تەمیرکردنی پارە و مالی و دارایی ئەوانە وا ئەکەن ئەم ڕێکخراوانە لە ڕۆڵی خۆیان لا بدەن جا هەر کاتێک ئەمە بوو ڕێکخراوەکە زیانی پێگا و هەچ کاتێکیش بە پێچەوانەوە ڕێکخراوە سیاسەکە ئەوەندە دەستێوەردانی زەقی کرد لە کاری ئەم ڕێکخراوانەیە و بووە هۆی ئەوەی کەوا کادرەکانی خۆی بخاتنە ئەم ڕێکخراوانە بە شێوەیەکی زەق خەڵچین خاوەن پیشەکان کرێکارەکان و ئەو چیری تۆژە لەو ڕێکخراوانی خۆیان ئەتەکێنەوە دوورەکەونەوە چونکە دەڵێن جاکاکە خۆ فلان سەر بە فلان حیزبە و حیزبی سیاسی ئێمەش حیزبایەتی ناکەین چونکە ئەساساً ڕێکخراوە پیشەوەی دیموکراتیەکان صفەتێکی تیانە تۆ حیزبێکی سیاسی بیا سەر بە حیزبێکی سیاسی بێ چونکە بیر و باوەڕێکی ئایدۆلۆژی نییە بەڵکو پیشە کۆی کردویتەوانێ کرێکارێکە کۆی کردوێتەوە مهندس کۆی کردوێتەوە و بە هەمان شێوە بۆیە ئەگەر حیزبی سیاسی دەستێوەردانێکی زەقی کرد بۆ خۆی زەرەر دەکا و جەماوەرێکی زۆر لە خۆی دوور دەخاتەوە و ئەگەر ڕێکخراوە دیموکراتی پیشەیەکەش قبولی کرد ببێتە دواکەوتی حیزبێکی سیاسی بە هەمان شێوانێ خەڵک لی دوو دەکەوێتەوانێ و دەبێتە بچووبوونەوەی خۆی بۆیە قسەکەم ئەگەڕێمەوە سەر قسەی جەنابەت ئەم ڕێکخراوانە دەبێت کادری وشیار کادری شارەزا خاوەن خیبرە و ئەزمموی زۆر و دوور و درێژ و بە هیممەد و بە دیقەت کاری تێدا بکەن بۆ سەرکەوتن و گەیشتن بە ئاماژەکان کاگنوزا زۆر جارەزانین ڕێکخراوەکان قانجاز نەویستن لەبەرەوەی بۆ پارە هەوڵ نایەن بەڵام زۆر جار ئەبنە پردێکی گەیاندن ینی لە لای خۆمان چەند ڕێکخراوێکمانێت توانین بە نمونەش بێنینەوە بۆ نمونە چەند کەسێکێ پێویستی بەوەیە لە ڕووی داراییەوە پێش بکەوێت توانێت دەستکەوتی چیە بێت پەنا بۆ ئەم ڕێکخراوە بە ئەم ڕێکخراوە پەیوەندیەک دروستەکان لەگەڵ سەرمایەدارەکانە ئەبێتە پردێکی گەیاندن تا چەند گرنگە ئەم ڕێکخراوانە لەسەر ئەم بنەمایە کار بکەن بۆ نمونە ئێمە لەناو شاری سلێمانیا ڕێکخراوی سیدیۆمانەیە ئەم ڕێکخراوە ئێستا کە من و تۆ گفتوگۆکەین لەوانەیە ئەم ڕێکخراوە لە لای پارچی ئازادی چەندین خەڵکی لێبێکە کوردی سوورین کوردێکن خەڵکانێکن لە خواروی عێراقەوە هاتوون هەمیشە بۆ نمونە پێداویستیەکانیان پێشکەشەکرێ لەوانەیە ئەم ڕێکخراوە چەندین لایەن پەیوەندیان پێوە بکات و بتوانێت هاوکاریان کە چەندین کەسی سەرمایەدار تا چەند گرنگە ڕێکخراوەکان وا بکەن پردێکی گەیاندن بن و ڕێکخراوەکان بە شێوەی ئەرکەکان جێبەجێکەن کە من بچم بڵێم من وەکو خۆبەش ئێشتان لەگەڵاکەم ئەمە چەند گرنگە بەڵامە خۆی وەکو قسەکە زۆر جوانە ئەو پرسیارە هەموو ئەو ڕێکخراوانە پێناسەیەکیان کراوە بریتیە لە پردی پەیوەندی لەلایەک لە نێوان جەماوەر
چینی توێژەکان خوان لایەن دەسەڵات و حکوومەتەکان زۆر جاران بۆ معلوماتی جەناب و بینەرانیش ئەم ڕێکخراوانە لە دەوڵەتەکانی دیموکراتی پێشکەوتووە ئەوەندە کاریگەریان باشە تەنانەت پەرلەمانەکان حکوومەتەکان ڕاوێژیان پێ دەکەن پێشەوەی یاسایەک دەکەن بڕیارێک دەکەن بۆ چین و توێژێک بۆ ئەوەی بڕیارەکە سەرکەوتوو بێەوە ئەمە بە ئاماجی خۆی بپێچێ ڕاوێژ بمان دەکەن لە ناو خەڵکان بەڵێ لەبەرەوەی ئەمان لە ناو خەڵکان قاڵێکی کەی ئەرێنی ئەم ڕێکخراوانە هەندێک جار ئیشی حکوومەتەکانی دەکەن بۆ نمونە حکوومەت وەکو وتمان ئەگەر لە حکوومەتی خۆشمانەوە سیرکەن وڵاتێکی پان و پۆڕی لە بەردەستایە ناتوانێت یا کادری ئەوەندەی نیە یا توانای مادی و مرۆیی ئەوەندە نیە بکاتە قون و قوژبنی دوورە دەستی وڵاتەکە بۆی ئەم ڕێکخراوانە لەبەرەوەی ڕێکخراوی بچووکن بە ناوچەیین یاخود بە چین و توێژەکن دەتوانن خزمەتی ئەو چین و توێژە بکەن لە دوورترین شوێنەکانە یەکێک لە سەرچاوەکانی دارایی ئەم ڕێکخراوانەکە خۆی علامەتێکی ئیستیفهام دروست دەکات لەسەر کاری ڕێکخراوەکە و سروشتی ڕێکخراوەکان ئەوەیە بەپێی یاسا تەمان لە عێراقیشا یاسایکی تایبەت هەیە بە یاسای کاری ڕێکخراو ناحکومەکان و لە هەرێمی کوردستانیشا هەیە بۆ ڕێخستن لە پێناسەکان یاخود لە سەرچاوی دارایەکانە ڕوون کراوەوە یەکەم ئابوونی ئەندامەکانیانە ئابوونەی ساڵانەی ئەندامەکانیان ئەمە یەکێکە لە سەرچاوەکان دوو کۆمەک و بەخشینی وەکو جەنابەت فەرموود خاوەن سەرمایەکانە کۆمپانیاکانە هیبە و پێبەخشینەکانە وەزائیدەنیش هەندێک جار حکوومەتەکانیش خۆیان لە بودجەی گشتی دەوڵەتە هەندێک پارە و میزانیە دانێن بۆ ئەو ڕێکخراوانە کە کار و چالاکی بەرچاویان هەیە ئەمە سەرچاوەکانیانە بۆیە دەتوانن لەم سەرچاوانەوە سوود وەرگرن و کاری خۆبەخشانی خۆیان بکەن و پارەنەویست بن و قازانجنەویست بن بەڵام وەکو وتم یەکێک لە ڕخنەکان لە عێراقیش و لە هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2023ەوە ژمارەیەکی زۆر تەمان لە عێراقا باسی 8,000 بۆ 12,000 ڕێکخراوی ناحکومیەکە لە هەرێمی کوردستانە ئەوەی کە پێم وتی لە ساڵی 2019 4,700 بەڵام بە غەیری ئەوە دەڵێن دەچێتە 6,000 ئەمانە یەکێک لە خاڵەکان بەداخەوە حتا تەنانەت یەکێک لە ڕاوێژکارەکانی سەفارەتی ئەمریکاڵە لە ساڵی 2023 تا 2021 بری 850 ملیۆن دۆلارمان بەخشیوە بە ڕێکخراوە ناحکومیەکانی عێراقی ئەمە سەرچاوێکی گەورەیە جایەکێک لە خاڵەکان کە ڕخنە لەو ڕێکخراوانە ئەجرێت تووشی هەڵخلیسکان بوون بەرەو کاری سیخوڕی و هەواڵگری بە قازانجی سەفارەتی دەوڵەتەکان لەسەر حکوومەتەکانی خۆن لەناو کۆمەلگاکانی خوانە تۆ خۆت دەبینیت هەندێک ڕێکخراو دەبینی زۆر جارە نووسەیە بە سپۆنسەری فڵان ڕێکخراوی مەسەڵەن ئەمریکی ئەوروپی بەریتانی ئەوە کە پشتیوانی دارایی ئەوەکە راپۆرتی ساڵانە بۆ نمونە ئەو راپۆرتە ئەمنیانی کە ساڵانە لەسەر هەرێمی کوردستان و مافی و مرۆڤەکان و ئەوانە و ڕۆژنامە و ئازادیەکە ئەمانە هەمووی بە تەمویلی ئەو سەفارەت و ڕێکخراوە بیانیانە ئەکرێت کە زۆر جار ئەم راپۆرتانە لەلایەن کەسانی وەکو من و تۆ جێبەجێکرێەوە ئەنووسرێت و ئەوانەی کەنە احتیماد و پشتی پێبەستن لە ڕێکخراوی ساڵانی خۆیانە ئەمانەی شێوەیەکن لە شێوەکانی هەواڵگری یاخود جاسوسیکردن کە ئەمە خاڵێکە لە خاڵەکان زۆر جار مەسەڵەن ئەم ڕێکخراوانە بوونەتە ڕێکخراوی خێزانی بنەماڵەیی وەکوتم بوونەتە سەرچاوی ڕست و داهات بۆ ئەوانە کە ئەمانە هەمووی لە کار و پرەنسیپە گەورەکان و گشتیەکانی خۆیان لێلادەن بۆیە زۆرێک لە ڕێکخراوەکان وەکوتم ناتوانن بەردەوامی بدەن بەوە یاخود مەسەڵەن خاڵێککە لەسەرەوە ڕێکخراوانە کە بۆتە علامەتی ئیستیفام لە کاتی حملەی هەڵبژاردنەکاندا پێناوی دەستکەوتین هەندێک پارە و یارمەتی لە سەرکردنێک لە کاندیدێک لە حیزبێکی سیاسی دەچن دەبنە بڵندگۆ بۆ هەڵمەتی هەڵبژاردنەکان کە ئەمە کاری ڕێکخراوی پیشەیی نییە کاری ڕێکخراوی پیشەیی وتمان هەموو بوارەکان دەکرێتەوە تەمەن بوارەکانی تەواوی کۆمەلگا لە بواری ژن منداڵ پەروەردە زانست وەرزش جێندەر ژنان یعنی هەموو ژینگە بە تایبەتی بەڕاستی ڕێکخراوەکانی ژینگەی زۆر کاریگەری زۆر باشیان هەیە لە وڵاتانی پێشکەوتوو ئەوروپا ئەوانەیە بۆیە دەبێت وەکو وتم جاریچکە دەگەڕێنەوە ئەم ڕێکخراوانە بەپێی ئەو یاسایە ڕێک بخرێن سەرپەرشتی بکرێن و چاودێریش بکرێن تەنانەت کار گەشتوێتە ئەوەی لەم سەردەمەیە کاکە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مادەنی ناو دەبرێن بە دەسەڵاتی پێنجەم لە دوای دەسەڵاتی یاسادانان پەرلەمان و حکوومەت و دادوەری و دوایش ڕاگەاندن ئەوەندە هێز و پێزیان بەقوت بووە ئەوەندە کاریگەریان بەقوت بوو بۆ نمونە دەتوانن شەقام بجوڵێنن لە ڕووی مانگرتنەوە خۆپیشاندانی ناڕزاییەوە و لە ڕووی چاودێریکردنی دەسەڵاتەکانی حکوومەت و لۆکاڵیەکانەوە لە ڕووی ئاسی مەسەڵەن دەستخستنی زانیاریەکانەوە هەموو ئەمانەکاری ڕێکخراوەکان وە خاڵی سەرەکیشان بریتێ لە بەرزکردنەوەی ئاسی و شاری تەواوی کۆمەلگا بە تاک و خێزانەکانەوە بۆیە بەڕاستی ڕۆڵی ئەم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی گرنگە و دەبێت هەموو لایەکمان پشتیوان بین و ئەوانیش بە شێوەیەکی ڕاست و دروست بەپێی یاساکان کار و کردەوەی خۆیان بکەن بۆی بتوان کۆمەلگای کوردەواری چونکە لە بیرم نەچێ ئەم خاڵە زۆر گرنگە ئێستا یەکێک لە پێوەرەکانی پێشکەوتنی کۆمەلگاکان
و دیموکراسیەتبوونی کۆمەلگاکان و سەربەربوونی یاسا سیر دەکەن ئەم کۆمەلگایە چەندە ڕێکخراوی پیشەیی تایدا زاڵە کاریگەری ئیجابی هەیە و ڕۆڵی بەرچاوی هەیە ئەگەر زۆر بوو ئەوە حسابێکی باشی بۆکەن بۆ کۆمەلگاکە و بە نەزرێکی باشتر و دیدێکی جوانتر سیرەکەن بە پێچەوانەوە بە کۆمەلگایەکی دواکەوتوی ئەوە سیر دەکرێت. باشە تا چەند گرنگە ڕێکخراوەکان ناونیشانیان هەبێت تۆ بۆچی کارەکەیت و مەبەستە سەرچەکەی تۆ چییە؟ یعنی تۆ باسیەوە کرد کە چەندین ئەرچی کۆمەڵایەتی هەیە کاتوانن ڕێکخراوەکان هەستن بە جێبەجێکردنی بۆ نمونە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانمانێ ئەم ڕێکخراوە بۆ نمونە کارەکە لەسەرەوەی کە بۆ منداڵ کار بکات ئیتر ئەم منداڵە گرفت نییە لەوەی کە مرۆڤە گرک لێرکی نایەتەوە کووردە عەرەبە خەڵکی هەر شوێنێکە دینی چییە هەرچیەکە هیچ لێک نادرێتەوە لە ڕێگەی ئەو کارمەدانەی کە دانراون هەمووشیان ئەوەی جێگەی دڵخۆشەمی گەنجن هەمووی کەسانێکی ئەکادمیشن کاتوانن کار لەسەر بابەتەکانی لایەنی مافەکانی منداڵ بکەن تا چەند گرنگە ناونیشان هەبێ و تا چەند گرنگە ئەو مەبەستەی کە خۆتەتە ئەو ئامانجەی کە خۆتەتە بتانی هەوڵ بۆ بیت و بیپێکیت و لە هەمان کاتیشە کە تو ئەم هەوڵانەش هەیە لە سوچەکانی ترەوە ئەو ڕێگای پیارە لە سوچەکانی ترەوە پۆستەر و دەلیل بی بە خەڵک زەنگی ئاگادارکردنەوە بی بە خەڵک مناڵەکانمان لەسەر شەقامەکان بانەهێڵین مناڵەکانمان با دوورکەینەوە لەوەی کە بە چاوێکی بەزەی سێریانکەین با مناڵەکانمان ژیانی مناڵی بەسەر بەرن ئەمانە چەند گرنگە ئەمانە هەبێت زۆر ڕاستە تەنانەت خۆ دەزانی لە ڕووی عیلم و زانستیشەوە لە دنیای ئێستای پێشکەوتووە تەنانەت لە خوێندنیشە عنوانە تایتڵە گەورەکان نەماوە سەردەمی عنوانە بچووکەکان پسپۆڕیەکانە بۆیە لە هەموو کارێکە گەورە بێ یا بچوو بە تایبەتیش حتا تەنانەت حیزبە سیاسیەکان دەبێت بە نسل ناونیشانی چێبێ ئەم حیزبە سوسیال دیموکراتی ئەم حیزبە نەتەوەیە ئەم حیزبە مەسەلەن نیولیبراڵە ئەم حیزبە مارکسیە شیوعیە یعنی عنوانێکت ئەبێ هەبێ ڕێکخراوەکانیش بە دڵنیایی ئەبێ ڕێکخرا ئەبێ ناونیشانێکیان هەبێ بۆ ئەوەی منی تاک کە خۆمە بینمەوە لەم چوارچێوەیە لەم پسپۆڕەیە بچمە ئەم ڕێکخراوەی خۆمەوە نەک بچم لە ڕێکخراوەکە کار بکەم کە هیچ پسپۆری من نییە کە هیچ حەز و ئارەزوی منیتیانە مەسەلەن خۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ منداڵ بۆ ژنان بۆ جێندار بۆ ژینگە ئەمە حەز و ئارەزوێتی تاکە یعنی من کە خۆبەخش بم وەنیا کە هیچ مەسەلەن بە دوای پارە و سەرۆت و دەستکەوتێکان نەگەڕێم حەز و ئارەزوی منە بۆ نمونە لە ڕێکخراوێکی ژینگە پارێزیا ئیش بکەم لە ڕێکخراوێکی منداڵ پارێزیا ئیشکەم بۆی دەبێت عنوانێک هەبێ بۆ ئەوەی تاکەکان ڕێچکەی خۆی ڕێچکەی ڕاستی خۆیان بدۆزنەوە و بتوانن کار بکەن لە چوارچێوەیە چونکە هەموو کاتێک خۆ دەزانیت ئەگەر بە حەز و ئارەزوی خۆ چیتە ڕێکخراوێکە چوتە کارێکەوە حتمما داهێنانەکەی حتمما بەخشی باشترەکەی حتمما دەتوانانی سەرکەوتی زیاتر بەدەستبێنی بەڵام بە پێچەوانەوە ناتوانانی هیچ شتێک ئیزافە بکەی بۆ ڕەوتی ئەو ڕێکخراوە بۆیە بەڕاستی گرنگە ڕێکخراوەکانی ژیا ئەو بەڕێوەبەرادەی کە ئەو ڕێکخراوانە دەبن بەڕێوە لەسەر ئەساسێک ئەندامەکانی خۆیان وەربگرن و بەرنامە و پەیڕەوێکیان هەبێ بۆ ئەوەی کە من چوومە ناو ڕێکخراوەکە بزانم چۆن کارەکەم ئیلتیزاماتم چییە ئەرکم چییە و دوایتریش مەسەلەن لە ڕۆکانی کەوانی مافەکانیشم چییە مافەکان لە ڕووی داداییەوە نە بەو معنایە مافەکانم ئەوەیە کە مەسەلەن من پێداویستیەکانم بۆ دابین بکرێت لەو کاری کە پێم دەستپێرێت لە ئۆتۆمبیلە لە گواستنەوەیە لە مەسەلەن جلوبەرگی سەلامەتیە چونکە لە زۆر مەسەلەن ڕێکخراوی ژینگە پارێزگان تووشی ڕوبەڕووی تووتیژێ بنەوە تووشی تووڕەتوی مەترسی دەبنەوانەیە لەبەرەوە ئەمانە پێداویستێ مادیەکانیان دەبێ بۆ دابینکرێت بۆی بەڕاستی قسەکەی جناب تەواوە دەبێ هەر ڕێکخراوێک عنوانێک ناونیشانێکی هەبێ بۆ ئەوەی خەڵکان یا تاکەکان لەسەر حەز و ئارەزوو پسپۆڕی خۆیان بچنە ئەو ڕێکخراوە. زۆر باشە کاک نوزا بچینە سەر کتێبەکەی بەڕێستان ئەم کتێبە کە بەڕێستان خستانە ڕوو لەوانەیە فیدباشێکی باشی بە دوای خۆیان هێنابێت و ئەم فیدباکە ژوا کات کە ئێمە بتوانین زیاتر بچینە ناو ئەو بابەتانەی کە پەیوەستە بەلایەنی کۆمەڵگاوە ئەمەی کە تۆ لێرەیە وەکو سەر دێڕەکان وەکو تیکەرەکانی کە باست کردووە هەم لە چەمکی سندیکا و چەمکی سندیکای کرێکاران و پیشەیەکان و بە وردی چویتە ناو بابەتەکانەوە ئەمە چێ ئەتوانێت سوودی لێ ببینێ ئەمە چێ ئەتوانێت لەم کتێبەوە کۆمەڵێ مافی خۆی بەدەست بێنێ چێ ئەتوانێت بڵێ ئەمە ڕێکخراوە یاخود ڕێکخراو نییە ئەمە سندیکایە و ئایا ئەم سندیکای لەسەر چ بنەمایەکدانراوە پێمان خۆشە تۆ شیکردنەوەیەکمان بیت من لە کۆتایی کتێبەکەمە ئاماژەم ماوە وەکو پاشکۆیەک بە 5 یاسا یاسای کار بۆ یاسای کاری تایبەت بە کرێکاران کاوە یاسایەکە ماف و ئەرکی کرێکارانی دیاری کردو کە کرێکاران دەبێ وشیار بن بە ماف و ئەرکەکانی خۆیان
یاسای ڕێکخراو ناحکومیەکانی عێراقی و هەرێمی کوردستان وتیا دیاری کردووە و یاسای ژمارە هەژدەی ساڵی 1993 هەرێمی کوردستان پیاداری کردووە کە هەموو یەکێتیەکان ڕێکخراو پیشەیەکان یانەکان بنکە سنتەرە ڕۆشنبیرەکانی پێڕێکخراوە بۆیە دەبێت هەموو ئەوانە ئەو کەسانی کەوا بە تایبەتی بۆ ئەو کەسانێت لە ڕێکخراو پیشەی سندیکای جەماوەری ناحکومیەکان کار دەکەن ئەو یاسایانە بخوێنەوە بۆی بە ئارک و مافەکانی خۆیان شارەزا بن و وشیار بن و کتێبەکان من ناڵێم یەکەم سەرچاوی و تاکە سەرچاوی بەڵکو دەیان کتێبی کە لەو بواریان نووسراوە منیش وەکو حەزێک وەکو ئارەزوویە وەکو نووسەرێک وەکو ئەوەی کە پێشتیش باسم کرد ڕۆڵ و گرنگی ئەم ڕێکخراوانەم بینیوە دەستم لیاوە من بۆ خۆم خۆتان دەزانن کادرێکی ئەندازیاریم لە ڕێکخراوێکی ئەندازیارانە کار دەکەم ماوەی 20 ساڵ زیاترە کاری ڕێکخراوی پیشەیی ئەنجام دەدەم سەر ڕایکارەکانی ترم لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیا هەموو ئەمانە وای لێکردم کە ئەم کتێبە بنووسم و بە تایبەتیش قسەکەی جەناب جوانە بۆ هەموو ئەو کەسانە زۆر پێویستە بخوێنرێتەوانێ کە کار لە هەموو لە هەر ڕێکخراوەکەکەن بە هەر عنوان و ناونیشانێکەوە بێ چونکە لانی کەم وەکو ئەڵێن ئەلفوبێیەکی کاری ڕێکخراویان فێر دەکات وە سوودێکی لێ دەبینن ئەمە ئەزانین کە کۆمەڵی یاسای تایە کە هۆشیاریمان هەبێ لەسەری بەس بۆ کرێکاری ناوخۆیی یان بۆ بیانیشتیەتی خۆی یاساکە بۆ یاسای عێراقیە هەموو ئەو یاسانی بە هەرێمی کوردستان دەرچووە بۆ وەکوتم تایبەتن بە هاوڵاتی بوونی عێراقەوە یاسای وڵاتێک بۆ هاوڵاتیەکانی خۆی دەرەچێ تاوان هەمووی گرنگە و خۆشبەختانە ئەو یاسای کە هەرێمی کوردستان لە یاسای کارە ئیشی پێکرد کرێکار یاخود یاسای کار ژمارە 1970 ساڵ 1970 خۆشبەختانە پێشمانگ و نیوێک یاسای تازەترین یاسای کار لە هەرێمی کوردستانە دەرچوو کە ئەوە مافی کرێکاران و خاوەنکارەکان و ئەندازیاران و هەموو کەسانە کە کار دەکەن بە ناوئینشارێک ئیسفادێکی زۆری هەیە زۆر باشە لە کەم و کوڕەکانی ئێستای ناو کۆمەلگای خۆمانە لە هەر لایەنێک لە لایەنەکانە بۆ نمونە باسی ژنانەکەین ڕێکخراوی تایبەتمان هەیە بە ژنان بۆ نمونە تا چەند ئەمانە ئەتوانن داکۆچی لە مافەکانی ژنان بکەن بۆ نمونە ئەرک و پیشەی ئەمان چییە بۆ نمونە ئەو کەیسە زۆرەی کە لە نێو دادگاکانە هەیە بەهۆی ئەوەی کە تون و تیژیەک لێ بەرامبەر ژنان و کچان بۆ نمونە ئەوەی کە هاوسەرەکەی ناتوانێت هاوسەنگی خێزانی ڕابگرێ ڕێکخراوەکان بەدەر لە لایەنی حکومی بەدەر لە دام و دەستگا حکومیەکان ئەتوانن ڕۆڵی بەرچاویان هەبێ لەوەی کە جیاببوونەوە کەم بێتەوە مناڵ لە دەستدان کەم بێتەوە تون و تیژەکان کەم بێتەوە ئەوەی لە شاشەکان و ئەیبینین کە بەگرتە ڤیددیوەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کەم بێتەوە ئەمانە ڕێکخراوەکان ئەتوانن ڕۆڵیان هەبێ کە ئەم گرفتانە چارەسەرکەن وەڵامان هۆکاری سەرەکی بۆ باشبوون بۆ ئەو وەڵامی پرسیاری جەنابەت من داواکەم هەموو خێزانەکان لە دایک و باوکە خۆشەویستەکان پەنا بەرنەبار یەکەم خوێندنی منداڵەکانیان بەڕاستی منداڵ کە خوێندەوار بوو لە قۆناغی باخچە و لە قۆناغی سەرەتایی و تا دواتر خوێندنی تەواو کرد هەمیشە هەمومان هەست بۆ ئاکەین جیاوازێکی زۆر گەورە هەیە لە ئاستی وشیاری تاکەکان خێزانەکان ئەگەر خوێندەوار بێ ئەگەر نەخوێندەوار بێ ئەگەر خاوەن بڕوانامەیەک بێت ئەگەر خاوەن بڕوانامە نەبێت ڕاستە لەوانەیە بڵێن بڕوانامە هیچ نییە و کاری نییە و کاریگەری نییە و کەس دانامە زیوژانی پێناگون من واز لەو بوارەیان ئەهێنم بەڵام هەمیشە تاکی خوێنەوار وشیارترە تاکی خوێنەوار هەستە باشتر شارەزایە لە ئەرکەکانی خۆی لە مافەکانی خۆی جا کەسێک کە شارەزا بوو لە مافەکانی خۆی هیچ کاتێ تەنازول ناکە و هیچ کاتێ نەرمی نانوێنێ و خەبا دەکات و بەرگری دەکات لە بچووکترین مافەکانی خۆی بەڵام کەسێک کە مافەکانی خۆی شارەزانە بوو لەوانەیە زوڵمی لێ بکرێ نادەتپەروەری بەرامبەر بکرێ نایەکسانی بەرامبەر بکرێ جۆ نەدادێ و ملشۆرکە و ملکەچ بکە بۆیە ئێمە دەمانەوێت تاکێکی خوێنەوار زۆر مهمە بەلای منەوانی بۆ کۆمەلگاکەمان تاکێکی بوێر و شارەزا زۆر مهمە باشە وەکو دەڵێن خۆ نەچەمێنێ لە بەرامبەر هەموو مەترسیەکان هەموو نادەتپەروەریەکان ئەمە گرنگە بۆ هەموو ڕێکخراوەکان داتەبەنە و ڕێکخراوانە هەمویان لا على التعین پێویستە بە شێوەیەکی یەکسان مامەڵا وەکو جەنابەت بەبێ جیاوازی ئاینی مەزهبی نەتەوەی ناوچەیی جیاواز مامەڵە بکەن لەگەڵ تاکەکانی خۆیان ئەندامەکانی خۆیان و بەرگری کارێکی سەرسەخت بن بۆ چین و توێژەکانی خۆیان یەکێک لە خاڵەکان باش بوو بیرم کەوتەوە ئەوەیە دەبێت کادری زۆر وشیار زۆر وەکووتمان بوێر لەو ڕێکخراوانەیە ئیش بکە کە بە هیچ شێوەیە تەنازول لە بەرامبەر دەسەڵات لە بەرامبەر مەحاکم لە بەرامبەر پۆلیس لە بەرامبەر ئاسایشە بۆ نمونە وەکو دەسەڵات نەکا لە بەرامبەر مافی هاوڵاتێکی خۆی ئەندامەکانی خۆی ئەمە کادری ڕاستەقینەیە و هەر ئەم کادر ڕاستەقینانە من داواکارم لە هەموو ڕێکخراوەکان لەناو ڕێکخراو پیشەیەکانی خۆیان کرێکارەکانی خۆیان و هەمووانی کە ژنانە چیە
کادری زۆر باش زۆر بوێر زۆرجەری زۆر شارەزا هەڵبژێرن و بیکەنە نخبەی خۆیان بیکەنە قیادەی خۆیان تابان یەکێک لە شەرتەکان تایەتی لە کتێبەکە کە باسیەکە چۆن بەڕێوەبردن چۆن لیدەری قائیدی ڕێکخراوەکان هەڵدەبژێرێ دەبێت کادرێک بێ لە ناو ڕێکخراوەکەیان لە ناو پیشەکەی خۆیان قاڵبوو بێ بە ئەزمون بێ و دڵسۆزش بێ و خەمخۆریش بێ سەرڕای هەموو ئەوانە بەرگریکارێکی سەرسەقت بێ و بیۆریکی تەواو بنوێنێ و چاونەترس بێ ئەمانە مەرجی سەرەکین بۆ ئەوەی کە بتوانن هەموو ئەو ڕێکخراوانە زۆر بەباشی وەکووتم خزمەتی چین و تۆژەکانی خۆیان بکەن و لە ئەنجامیشدا خەڵکانێکی زۆر و ئەندامێکی زۆر لە خۆیان کۆبکەنەوانەیە و بتوانن سنگ و قورسایی خۆیان لە ناو جەماوەر و لە بەرامبەر حکومەت و دەسەڵاتیشا بنوێنن بۆ خۆت دەزانن لە دنیای ئێستاە هەموو ڕێکخراوێک بە قووەت و نفوذ و عەدەدی ئەندامەکانیەوە دەپێورێت یەکێک لە پێوەرەکان چونکە حکومەتەکان سیر دەکەن ئەم ڕێکخراوە چالاکە ئەندامی زۆرە تەنانەت بۆ نمونە خۆت پێم وایە لە ئەڵمانیا ژاویت من باسی یەکێک لە حیزبە سۆشیال دیموکراتەکانم SPD یەکێک لە حیزبە گەورەکانی سۆشیال دیموکرات لە ئەڵمانیایە تەنانەت وەکو دوێنێ پێرە لە برادێکی پرسی هەر بۆ پێشەوەی خوێندنەوەی کتێبەکە بکەم دەڵێ هەمووی احتیمادێکیان لە هەڵبژاردەکان لەسەر ئەو ڕێکخراوە پیشەی و دیموکراتی و سندیکایەکانە و هەموو حیزبە سیاسەکان هەوڵ دەدەن لەنا ئەو ڕێکخراوانەیە زۆرترین ئەندام زۆرترین دەنگ بۆ خۆیان ڕابکێشن بۆیە کەواتە دەبێت ڕێکخراوەکانیش لەو پەیڕە و پرۆگرامی خۆیان کە دانا و لەو ئامانج و استراتیژی کە خۆیان داناوە زۆر سەختانە کار بکەن بۆ زۆرترین ئەندام بۆ خۆیان کۆبکەنەوە بۆی لەلایەن حکومەتەکانەوانێ باشە حسابیان بۆ بکرێت تەنانەت ڕێکخراوی ژنان لە SPD لە ئەڵمانیا دەبێت ئەبێتە مەسەلەن ئەگەر بە قووت بێت و سەر بە حیزبێکی گەورە بێت دەبێت ئەندامی سەرکردایەتی مەکتەبی سیاسی حیزبە سیاسیەکە بۆی بتوانێت لە ناو پەرلەمان لە ناو سەرکردایەتی حیزبە سیاسیەکەی خۆیان باشتر دیفاع لە چین و تۆژەکەی خۆی بکات بۆی هیوادارم ڕێکخراوەکان لە هەرێمی کوردستانە بەم لەهجە کار بکەن دوور بکەونەوانێ لە قازانجوستی و دەستکەوتی مادی و ئەوانە چونکە کاری ڕێکخراوەی کە وەکوتمان کارێکی خۆبەخشە کارێکی وەقتی و کاتی زەمەنیە بۆ 2 ساڵە بۆ 3 ساڵە بۆ 4 ساڵە بەداخەوە یەکێک لە خاڵەکان کە بیرم نەچێت ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردنە خولیەکان و بەردەوامەکانی خۆیان لە کاتی خۆیان داناکەن جا 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوە ڕێکخراوەکان کە هەڵبژاردنی نەکرد سەرکردایەتی سیاسی نایەتە پێشەوە بەڕێوەبردێکی تازە نایەتە پێشەوە تووشی مەلەر تووشی خاوبوون و بەهیوای گۆڕانکاریانە بەردەوام هەبێ بۆی کە کەسی باشتر و کەسی بەتواناتر بتوانێت لە نێو ڕێکخراوەکانە بێت چونکە بوونی ڕێکخراوەکان بە دوورە لە هەموو کارێکی خۆویستی بۆ نمونە هەموو کارێکی بەخشندەی و کارێکی کۆمەلگا چکە ئەوان لە ناو کۆمەلگان دووبارە سپاس بۆتەوە سپاس بۆ ئامادەبوونەکانی ئەوزاد سپاس بۆ ئەم کتێبەشە کە خستە ناو کتێبخانەوە و ئێمەش ئەم کتێبەشە بە کورساتێنەوە ئەمەش بە خۆشحاڵی خێنە ناو کتێبخانەی خۆمانەوە سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کاری باشتر و نووسینی باشتر و چونکە قەڵەمێکی جوانیت لە ناو کتێبخانەی کوردی دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت